ئایندەی عراق بەرەو کوێ گۆڕەپانی سیاسی عراق دەکڵێت و ڕۆژ بە ڕۆژ خۆپیشاندانەکان فراوانتر دەبن سەدرەکان داوای هەڵۆشانەوەی پەرلەمان دەکەن و لە بەرامبەرشدا چوارچەوەی هەماهەنگی داوای کۆبنەوەی بە پەلەی پەرلەمان دەکات کورد لەم نێوەندەدا چییە و دەبێت چی بکات بەرتەوازەیی نێوماڵی کورد چ زیانێک بە ناوبانگی هەرێمی کوردستان دەگەێنێت ئەمانە چەند پرسێکی دیکە لەگەڵ میوانەکەم دکتۆر عادل باخەوان بەرپرسی سەنتەری فەڕەنسی بۆ توێژینەوە عراق تاوە توێ دەکەین سپاس دکتۆریان بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس کاک دکتۆر کەلەوە دەست پێ بکەین لە عراقدا چی ڕوو دەدات لە عێراقا قەیرانێکی زۆر گەورە بەڕێوەیە بەڵێ نزیکەی دەمانگە و ئەم قەیرانە لە یەک کاتا قەیرانێکی سیاسیە قەیرانێکی سەربازیە قەیرانێکی ئابووریە واتە قەیرانێکی فرەڕەهەندە کە ئەگەر بێت و بە خێرایی بە شێوەیەکی زۆر جددی عێراقیەکان وڵاتانی سیستمی هەرێمایەتی وڵاتانی جیهانی و تەنانەت ئەگەر بێت و مەرجعیەش دەستێوەردان نەکا ئەکرێ زۆر خراپ بتەقێتەوە بەسەر هەموو عێراقیەکانە جنابەت شارەزای ڕۆژ بە ڕۆژ بانگەشەکان بۆ خۆپیشاندانی ملیۆنی فراوانتر دەبن لەلایەکی تر چوارچەوەی هەماهەنگیش بانگەشەی خۆپیشاندان دەکات ئایا ئەمە ئەگەری پێکدادانی سەربازی لێ دەکەوێتەوە لە ناو لایەنەکاندا هەمیشە بەردەوام زیاتر لە دەمانگە باس لەوە کەم ئەگەر بێت و پێکدادانی سەربازی ڕوو نەدات ئەوە بەڕاستی عێراقیەکان پێویستیان بە موعجیزەیەکە بەڵام هەندێک کەس بە من ئەڵێن یا نامەم بۆ ئەنێرن یا تەلەفۆنم بۆکەن ئەڵێن ئەی بۆ ئەمە ڕووی نەدا پێیان وایە کە ئەکرێت یعنی لەو دقەی کە من باسیەکەم ئەکسەر پێکدادانەکە ڕوو بدات و بەش هەست بۆکەم هەندێک کاتیگۆری کۆمەڵایەتی هەیە و پێویست لەم قسەی من تێناگە من ئەمەوێ بڵێم ئێستا هەلومەرجێکی بابەتی لەبارە بۆ ئەوەی عێراقیەکان بڕۆنە ناو جەنگێکی ناوخۆی فراڕەهەندی و فراوان و گشتگیرەوە ئەم هەلومەرجە بابەتێ بریتێ لە چی بریتێ لەم خاڵانی خوارەوە یەکەمیان تۆ لە وڵاتێکای بەلای کەمەوە هەشتا ڕێکخراوی میلیشاییت هەیە کە ئەم هەشتا ڕێکخراوە بەشێکیان ئینتیمایان بۆ عێراقەیە بەشێکیان ئینتیمایان بۆ تورکیا هەیە بەشێکیان ئینتیمایان بۆ عەرەبی سعودیە هەیە بەش هەر یەکێک لە یعنی ئینتیماکانیان هەمەڕەنگن فرەڕەهەندن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەم میلیشایانە بخۆ تەنها بڕنە و کەڵەشنکۆفیان پێ نییە ئەمانە درۆنیان پێ ئەمانە دەبابیان پێ ئەمانە فڕۆکەی جەنگیان پێ ئەمانە تەنانەت گومان لەوە ئەکرێت کە چەکی کیمیاویان پێ بێ باش نییە و هەرچی چەکی زیرەک هەیە پێیان ئەمانە دەبابەی ئەمریکیان پێ لەبەرەوە یعنی ئەمەوێ بڵێم ئەوەی کە بە فەڕەنسی پێوترێت لۆغدم و ئاغمێ یعنی زۆر بە قورسی چەکیان هەیە ئەمە خاڵی دوام ئەمە کە وا ئەکات کە تۆ ئەم هەموو چەکدارەت هەبێ و ئەم هەموو چەکەت هەبێ گریمانەی بەریەککەوتن هەموو چرکەیەک ئامادە بێ خاڵی سێهەم ئەم هێزە چەکدارانە باڵی سیاسیان هەیە باڵە سیاسیەکانیان تەواو ناکۆکن ئێستا وا گەیشتووەتە دەرەجەیەک ئەکرێ لە هەندێک شوێنە پێی بڵێ خاڵی نەگەڕانەوەیە ئەگەر بێت و لە نێوان 2023 بۆ 2021 بە شێوەیەکی کاریکاتور بێڵێن گرفتەکە لە نێوان شیعە و سونە و کووردا بوو بێ ئەوە لە 2021ەوە لە 10 ئۆکتۆبەری 2021ەوە گرفتە هەرە گەورەکە کارەساتە هەرە گەورەکە لە ناو ماڵی شیعەیە ئەم دوولایەن بە شێوەیەک دابڕاون لە یەکتری کە ئیتر هیچ شتێک بەیەکەوە کۆیان نەکاتەوە خاڵێکی تریش دوای ئەوەی تر کۆتایی پێێنم ئەوەیە کە هەر یەکێک لەم هێزە ناکۆکانە کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری گەوران هەیە کە لکاوە بە جیۆپۆلەتیکەوە جیۆپۆلەتیک بە معناشی بە معنای ئەوەی کە چەند هێزێکی ئیقلیمی و ئەنتەرناسیۆنال هەن کە بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندی ئەم هێزانە هەیە بۆیە هەموو ئەمانە وا ئەکات کە هەلومەرجێکی بابەتی لە ئارایە بێ بۆ ئەوەی کە ئەم براشیعانەی ئێمە بڕۆنە ناو جەنگێکی کوشندەی یەکلاییکەرەوە ئەم جەنگە ئەکرا دوێنێ ڕووبدات ئەکرێ ئەمڕۆ ڕووبدات وەک ئەکرێ ساڵێکی کە ڕووبدا بەڵام گرفتەکە لەوانەیە کەی ڕوئەدا گرفتەکە لەوایە کە ئەمان نخبە عێراقیەکان سەرکەوتوو نەبوون لەوەی کە هەلومەرجێکی ئاشتی خوازانە لە عێراقا دروست بکەن بۆ ئەوەی ناکۆکیەکانیان بە سیاسی چارەسەکەن بە پێچەوانەوە هەلومەرجێکیان دروست کردووە کە گریمانەی بەریەککەوتن هەموو دەقەیە لێرە زۆر باش کاکتۆر بەدیدی جەنابەت وڵاتانی دەرەوە یاخود وڵاتانی ئیقلیمی لە پشت خۆپیشاندانەکانی سەدرن ئەزانی شۆن بەو شێوەیە ئاسان نییە کە بڵێن
سەفیری وڵاتێکی هەرێمایەتی بۆ نمونە ئێران، تورکیا، وڵاتانی کەنداو سەردانی حەنانیان کردووە و بە موقتەدا سەدر بڵێن تۆ ئەبێ خۆپیشاندان بکەی. نا شتەکان بەم شێوەیە ناڕۆن بەڕێوە. بەڵام ئایا بەرژەوەندی چەند وڵاتێک نەک یەک وڵات چەند وڵاتێکی هەرێمایەتی و هەروەها چەند وڵاتێکی سیستمی ئینتەرناسیۆنال لەوایەکە سەماحەتی سەید موقتەدا سەدر خۆپیشاندانی گەورە بکە لە بەرامبەر ئەو هێزە سیاسی و عسکەریانەی کە لە ناو چوارچەوەی هەماهنگ ئەم بەرژەوەندی بێگومان ئەم بەرژەوەندیە لە ئارایە هەیە. بەڵام ئایا بوونی ئەم بەرژەوەندیە یەکسانە بەوەی کە ئەوان فەرمانیان بە سەماحەتی سەید موقتەدا سەدر کرد بێت کە مانیفێستاسیۆن و خۆپیشاندانکە نەخێر ئەوەی کە لە پشتی خۆپیشاندانەکانەوەیە خودی موقتەدا سەدرە وەکو ئەکتەری یەکەم. بەڵێ کاکتۆر ئەو ئێستا لە گۆڕپانی سیاسی عێراق دەگوزارێت بەردۆخەکان زۆر خێرا ڕوو دەدەن. پێت وایە ئەوەی ئێستا سەدر و سەدرەکان دەیکەن ئەمە نمایشی سیاسیە یان هەڵوێستە لە بەرامبەر بارودۆخی پڕ قەرێناوی عێراقدا؟ هەردوو گریمانەکەت یەکتر تەواوەکەن. یەکەم نمایشی سیاسیە، دواتر ئەکرێت نمایشی سەربازیشی بە دوایە بێت چونکە خۆت ئاگات لێتی سەرایای سەلام زۆر بە چڕی و بە پڕی بە شاملی بە کاملی لەگەڵ لەناو خۆپیشاندانەکانان و ئەوە سەرایی سەلامەکە تەنزیمیانەکە ڕێکیانەخا ئاڕاستەیانەکە ئەیان پارێزێ بۆ خۆت بەبیرت دێ لە 2019 ئۆکتۆبەری 2019 کاتێک بزوتنەوەی ناڕزایی خۆپیشاندانیان کرد ئاگات لێ بوو چۆن بەلایکەمەوە 600 کەسیان لێ کوژرا هەتام چرکەی من و تۆ قساکەن یەک سەدری یەکمانی خۆپیشاندەری سەدری نەکوژراوە بۆ چونکە سەرایی سەلام هێزە چەکدارەکە لێرەیە ئەیان پارێزێ و یەک خۆپیشاندەری تشرین نەیتوانی بڕاتە ناوچەی سەوزەوە بەڵام ئەوان لە چەند خولەکێکە ڕۆشتە ناو ناوچەی سەوزەوە و پەرلەمانیشان داگیر کرد بۆ چونکە هێزە سەربازەکەی موقتەدا سەدر لەگەڵیانایە و حکوومەتی بەڕێز کازمیش لەگەڵیانایە کاری بۆ کردوون. وی لە یەک کاتە ئەتوانم بڵێم هەم هەڵوێستێکە بێگومان هەڵوێستێکی سەماحەتی سەید موقتەدا سەدرە بەرامبەر ئەو سیستمە سیاسی کە ئەو پێی وایە فاشیلە و کۆتایی پێهاتۆ و ئەبێ بیگۆڕین بۆ سیستمێکی تر هەمیش خۆپیشاندانە. بەڵێ کاکتۆر زۆر جار لەلایەن لایەنە سیاسەکانی دیکەی نەیاری سەدرەوە گرەی لە موقتەدا سەدر دەکرێت دەگوترێت پێشتر ئەوانیش خۆوەزیریان هەبووە دایانتوانی چاکسازی بکەن بۆچی نەیان کردووە؟ پێت وایە ئەمانە لە جێگای خۆدایە ئەم ڕەخنانەی ئاراستەی سەدر دەکرد لە ئێستادا؟ ئەو پرسیارەکەی بەڕێستان لە شوێنی خۆیەتی بەڵام لە هەمان کاتا ئەزانی ئەمە بێت تێبگەین لەوەی کە سەماحەتی سەید موقتەدا سەدر و شێخ خەزعەلی و حادی عامری و نوری مالکی ئەمانە تۆ نابێت وەکو ئەکتەری ئاینی ڕوتوقوتی بێبەرژەوەندی ناسیاسی تەماشایان بکەیت بە پێچوانەوە ئەمانە هەمویان ئەکتەری سیاسین. ئەکتەری سیاسی بریتێ لە چی؟ بریتێ لەو کەسەی کە سەرمایە گوزاری ئەکات بەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن. بێگومان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی خۆت حکوومەتێک دروست نەبووە لە عێراقا لە 2005ەوە کە سەدر لە ناو مقاومە بوو حتاوەکو 2022 حکوومەتێک نەبووە و نییە کە سەدرەکانی تانە بێت. ئەتوانم ڕادیکاڵانەتە قسەکەم ئەسڵەن حکوومەتەکەی موستەفا کاظمی تا ڕادەیەکی زۆر بە حکوومەتی موقتەدا سەدر ناسراوە و هەژمونی موقتەدا سەدر سەماحەتی سەید موقتەدا سەدر بەسەر ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە لە هەژمونی هەموو ئەکتەرە سیاسەکانی تر بەهێزترە. وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە بەڵێ موقتەدا سەدر سەماحەتی سەید موقتەدا سەدر بەشدار بۆ لە هەموو حکوومەتەکانە و چەندین وەزیر و سەفیر و بەڕێوەبەری گشتی و هەموو ئەمانەی هەبووە. ئایا سەماحەتی سەید موقتەدا سەدر بەشێکە لەو سیستمەی کە هەبووە بە دڵنیاییەوە بەشێکە لەو سیستمەی هەبووە؟ ئایا یەکێکە لە بیناکەرەکانی ئەو سیستەمە بەڵێ بینەکەن؟ ئەی بۆچی ئێستا وا مامەڵاکە لەبەر یەک هۆکاری زۆر سادە هۆکارەکەش بریتێ لە سەماحەتی سەید موقتەدا سەدر بەڵێ هۆکارەکە ئەوەیە کە سەرمایە گوزاری ئەکات بەسەر ئەو ڕووداوانەی کە دێنە پێشەوە. بۆ نمونە تا لە پەرلەمان بوو ئەو باسی شەرعیەتی پەرلەمانیە کرد وانە و باسی ئەوەیە کرد کە پاکترین هەڵبژاردن کراوە لە عێراقا لە 2005 هاتاوەکو ئەمڕۆ. ئەمە سەرمایە گوزاری بوو بەسەر دەستگاکانی دەوڵەتەوە بەسەر پەرلەمانەوە کە یەکەم دەستگای دەوڵەتە دەستگای وانە شەرعیەت ئەدا بە هەموو دەستگاکانی کرد. بەڵام کاتێک لە پەرلەمان ئەکشێتەوە ئەو کاتە پەرلەمان ئەبێ بە دوشمنی پلەیەکی سەماحەتی سەید موقتەدا سەدر و پێی وایە ڕەمزی گەندەڵی و ڕەمزی شەڕ و ڕەمزی خراپەکاری و ئەبێ هەڵبەشێتەوە و کردێتی بە تاکە مەرجی خۆی.
ئەمەوێ بە جەنابەت بڵێن ئەکتەری سیاسی ئەکتەرێکە بە دوای ئەخلاقا ناگەڕێت، بە دوای چاکە و خراپیان ناگەڕێت، بە دوای ئەوە ناگەڕێ ئەمە باشە ئەمە باش نییە، بە دوای ئەوە ئەگەڕێکە چۆن ئەم ڕووداوای هاتوۆتە پێشەوە ئیسtismاری بکەم سەرمایە گوزاری بەسەرەوە بکەم بۆی زۆرترین لە نمرە تۆمار بکەم من لە ناو یاریەکەم بۆ ئەوەی زۆر چۆن بتوانم زۆرترین گۆڵ بەڵێ زۆر باش کاک تۆ سپاس بکەم کە وەڵامەکانت چقێتەوە چکا من پرسیاری زۆرم هەیە بابەتەکە زۆر دەخوازێت دوای دێمە سەرباسی کوردستان و ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانیشدا بەس کاک دکتۆر ئێستا خۆ دەزانی سەدرەکان بانگشەی هەڵبژاردننی پێشوەختە دەکەن دەڵێن دەبێ ئەم پەرلەمانی ئێستا هەڵبوەشێتەوە لەم لاوەش چوارچەوەی هەواهەنگی بانگشەی دانیشتنی کۆبوونەوەی پەرلەمان دەکەن ئایا پێت وایە بە دیدی بەڕێستان هەڵبژاردننی پێشوەختە چارەسەری دۆخی چەقبەستوی ئێستا عراق دەکات؟ بە هیچ شێوەیەک هەڵبژاردن ئەگەر بتەوێت بە دوای چارەسەرێکی یەکلایکەرەوە بگەڕێ بۆ ڕۆشنە دەرەوە بۆ چوونە دەرەوە لەو قەیرانە ستراکتۆراڵە بوونیەویە قوڵەی کە عێراق تێکەوتووە بە هیچ شێوەیەک هەڵبژاردن چارەسەر نییە. تۆ بخەمە بەردەم کۆمەڵێک پرسیارەوە پرسیاری یەکەم ئەمە هەڵبژاردننی پێشوەختەمان کرد سەماحەتی سەید موختەدا ئەسادر کورسیەکانی لە 73ەوە بوو بە 90 بوو بە 100 کورسی ئایا بە 100 کورسیەوە ئەتوانێت حکومەت دروست بکە نەخێر با بەرەی بلۆکەکەی تر چوارچەوەی هەماهەنگی با کورسەکانیان ببێ بە 93 کورسی مالیکی لە 2014 ژمارەی کورسیەکانی لە 90 زیاتر بوو بەڵام نەیشی توانێت حکومەت دروست بکە بە پێچەوانەوە سیرکە لە سوودان هەڵبژاردنمان کرد هەڵبژاردن بردینی بەرەو جەنگی ناوخۆ لە کۆنگۆ هەڵبژاردنمان کرد بۆ چوونە دەرەوە لە قەیران هەڵبژاردن بردینی بەرەو جەنگی ناوخۆ لە هەرێمی کوردستان ئەگەر بەبیرت بێ لە نەوەدەکانە هەڵبژاردنمان کرد بەڵام دوای ئەوە هەڵبژاردنەکە ڕاستەوخۆ چوونە ناو جەنگێکی ناوخۆ بۆ ماوەی 4 ساڵ بۆ چونکە لە ئەو ئەکتەرە سیاسیانەی کە نانەوێ مامەڵەیەکی ڕێگ و ڕیشەیی لەگەڵ ئەو قەیرانە بکەن کە تیانی بە دڵنیاییەوە هەڵبژاردن نەک هەر چارەسەر نییە بەڵکو گریمانەی ئەوە هەیە کە بمان با بەرەو قەیرانی زۆر گەورەتر بەدید جنابتان چارەسەری ئەم وەزای ئێستا عراق نەکات لەم لاشەوە خۆپشاندانەکان کاریگەریان نەبێت ئەی باشە ئەگەری کۆتای سەربازی هەیە لە عراقدا کۆدەتای سەربازی نەخێت گرفتەکە لەوایە کۆدەتای سەربازی لە دەوڵەتە ئەکرێت تۆ دەوڵەتت نییە بۆ ئێستا عراق دەوڵەت سەربازی ببوورە عراق دەوڵەت نییە ئێستا بەدیدی بەڕێستان سیرکە نەخێر عراق ئێستا لە چرکەساتی لا دەولایە لە چرکەساتی نادەوڵەتیایە خۆ بەگاڵتە نەبوو خۆپیشاندەرەکانی تشرین ئۆکتۆبەر لە 2019 کاتێک بە هەزاران هەزار کەس هاتنە سەر جادەکان بەبیرت دێ ئەیانوچی تەنها یەکینان دروشمێکی گەورەیان هەبوو دروشمە گەورەکەش بریتی بوو نورید و دەولە ئێمە دەوڵەتێکمانەوێت بەس دەوڵەت هەر دەوڵەتێکمانەوێت دەوڵەتێک وەکو عەرەبی سعودیە وەک قەتەر وەک میسر تۆ ئەگەر دەوڵەتت هەبوو ئەتوانی ئینقلابی بەسەرا بکەیت دەوڵەتت هەبوو ئەتوانی بیکەی بە دادی کۆمەڵایەتی دەوڵەتت هەبوو ئەتوانی بیکەی بە ئیسلامی دەوڵەتت هەبوو ئەتوانی بیکەی بە عەلمانی دەوڵەتت هەبوو ئەتوانی لێی ڕاپەڕی دەوڵەتت هەبوو ئەتوانی بیکەی بە دەوڵەتی ئاشتی خوازانە بەس گرفتەکە لەوایە کە تۆ ئێستا لە عێراق دەوڵەتت نییە تا ئینقلابی بەسەرا بکەی بۆ نمونە لە مەسڕ لەبەرەوەی کە تۆ دەوڵەتت هەیە ماریشال سیسی دێت ئینقلابەکە ئینقلابەکە نوخبەیەک لابا سیستەمێک لابا و سیستمێکی کە ئاخاتە شوێنەکەی گروپێک لابا و گروپێکی تر خاتە شوێنەکەی بۆ چونکە ئەم دەوڵەتە دەستگای هەیە ستراکتۆری هەیە ڕێکخراوی هەیە نیظامێکی هەیە هەموو ئەمانەیە بەس تۆ لە عێراق ئینقلاب بەسەر کیەکەی ئینقلاب بەسەر حەشی شعبیەکەی حەشی شعبی ئینقلاب بەسەر هێزەکانی دژە تیرۆراکە هێزەکانی دژە تیرۆر بەڵێ دوازەرەوانی شەر هێزی چەکدارن هەمویان آخر ئەمانە مەبەستمەوەی تۆ چوارچێوەیەکی دەوڵەتیت هەیە کە دابەش بووە دابش بۆ تۆ دەوڵەتێکت هەیە بە ناوی حەشتی شعبی دەوڵەتێکت هەیە بە ناوی کەتیبەکانی دژە تیرۆر دەوڵەتێکت هەیە بە ناوی سوپای عراقی دەوڵەتێکت هەیە بە ناوی هێزی پێشمەرگە دەوڵەتێکت هەیە بە ناوی هێزی سونیەکان مەبەستمەوەی لە عێراقا تۆ ستراکتۆرێکی مرکزیت نییە کە خاوەنی سوپایەکی یەکگرتوو بێ خاوەنی مرکزێکی بڕیاری یەکگرتوو بێ بۆ ئەوەی ئینقلابی بەسەرا بکەیت تۆ سوپایەکی یەکگرتووشت نییە بۆ ئەوەی مۆنۆپۆلی هێزی لە دەستا بێ و بێت ئینقلاب بەسەر سەر و کۆمارە بکە باشە با من نمونێ پرسیارە لە جەنابەت بکەم ئینقلاب بەسەر سەر کۆمارەکەی ئەمە دکتۆر بەرهەمت لابر دکتۆرێکی کاخیتە شوێنی چی ئەگۆڕێت لە یالا ئەوە کازمیت لابر با بڵێن عەلاویت خستە شوێنەکەی چی ئەگۆڕێت هیچ شتێک تۆ ناتوانانی ئینقلاب بکەیت
مەبەستمەوەیە هەلومەرجی بابەتی لە عێراق لەبار نییە بۆ ئەوەی شتێک بکرێ بە ناوی انقلاب. بەڵێ کاکتۆر ئەمە ئێستا سەدر دەیکا داواکاریەکانی دەستوری و یاساین هیچ شتێک لە عێراق دەستور نیە، نەداواکانی مقتەدا سەماحەتی سەید مقتەدا سەدر دەستورین، چونکە تۆ یەک دەقی دەستوریت لە بەردەستانەیە کە ڕێگە بدات ئێستا پەرلەمان هەڵبۆشینیتەوە. ئەمە یەک نەداواکانی بلۆکی هەماهەنگیش یاساین ئەوەی کە ئەوان کردویانە بۆ چونکە لە ماوەی دەمانی ڕابردووە هەموو تواناکانیان خستەکار بۆ ئەوەی پێداویستی و داواکاریە دەستوریەکانی عێراقی پاش هەڵبژاردن پەک بخەن. کێ وای کرد کە سەرۆ کۆمەڵێکمان نەبێ، کێ وای کرد کە حکوومەتێکمان نەبێ، بلۆکی هەماهەنگی بوو وانە لەبەرەوە ئێستا نەخێر نەداواکانی ئەم بلۆکی لای ڕاست کە لە نووری مالیکیا خۆی نمایشەکە و بەرجەسابێ دەستورین، نەداواکانی سەماحەتی سەید مقتەدا سەدر کە لای چەتمانە نادەست بە گرفتەکە گرفتی دەستوری و یاسایی نییە لە عێراقا گرفتێکت هەیە کە سیاسیە و ئەبێ بە سیاسی شارەسەر بکرێ و هەتاوەکو بە دوای چارەسەرێکی سیاسیان نەگەڕین با هەڵبژاردنیش بکەین ئێمە لەو قەیرانە هەر ناینە دەرەوە. بەڵێ کاکتۆر خۆتەزانی ئێستا بەڕاستی بارودۆخی کوردستانیش خەریکە تێوە دەگرێت لەگەڵ بارودۆخی عێراقەوە. لە ئێستادا پێویست دەکات سەرکردایەتی کورد چی بکات بۆ ئەوەی خۆی ئامادە بکات بۆ گۆڕانکارانی کە لە عێراقدا ڕوو دەدەن؟ ئایا ئەگەری هەیە ئەم گۆڕانکارانە بەشێکیشی هەرێمی کوردستان بگرێتەوە؟ ئەزانی چوانە و پرسیارم بەلاوە گرنگە، هەندێک کەس پێیان وایە کە هەرێمی کوردستان بەشێکە لە سوید، بەشێکە لە نەرویج یاخود مقاتعەیەکی فەڕەنسایە. نەخێر، هەرێمی کوردستان ئەبێ نخبەی ڕۆشنبیری ئێمە تێبگات، دەستە بژێری ڕۆشنبیری و سیاسی و ئەکادیمی و نازانم تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کوردستان تێبگەن کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین. لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا ئێمە هەرێمی کوردستان ئێمە دەوڵەت نین، ئێمە بەشێکین لە دەوڵەتێک کە پێی وترێت دەوڵەتی عێراقی. هەرچی خراپەکانی دەوڵەتی عێراقی هەیە ڕاستە و خۆکارایی بەسەر ئێمەوەدا ئەنێ، ئەگەر چاکەکانی دەوڵەتی عێراقیش ڕاستە و خۆکارایی بەسەرمانەوەدانێ بۆیە ئەوەی لە بەغار ڕوئەدا با وا مامەڵە نەکەین کە ئاگرەکەی بەر کوردستان نەکەوێت، بە پێچەوانەوە ئاگرەکەی بەر کوردستان ئەکەوێت لە هەموو چرکەیەکە. خۆتەزانی نەک هەر کوردستان بەڵکو ئەسڵەن عەرەبی سعودی و وڵاتانی کەندا و خۆیان ئامادە کردو بۆ ئەوەی بەو ئاگرەی عێراقەوە بسووتێن کە ئەوان دەوڵەتیشن. تورکیا خۆی ئامادە و سووریا خۆی ئامادە کردو، ئێران بە جمهوریەتی ئیسلامی خۆی یەکێکە لە هێزە حرە گەورەکانی سیستمی هەرێمایەتی ئەترسێت لەوەی بە ئاگری عێراقەوە. چۆن کاکتۆر ئەمە ترسێت چۆن ئەگەڵ ماڕووکەیتەوە ئەمە لە چۆن ئەمە ترسیە ئەگەری هەیە وڵاتانی دراوسە عێراقیش بگرێتەوە؟ تۆ تەماشاکە ئەگەر بێت و عێراق بڕاتە ناو جەنگێکی ناوخۆوە کە ڕۆشتە ناو جەنگێکی ناوخۆوە، ئەم جەنگی ناوخۆ ئایا پێت وایە سنوورەکانی کۆماری تورکیا بەبێ دەنگی بمێنەوە؟ ئایا پێت وایە سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران بەبێ دەنگی بمێنەوە؟ ئایا بەرژەوەندەکانی وڵاتانی کەندا و هەر هەمووی ناکەوێتە مەترسیەوە لە ناوچەکە؟ ئایا بەرژەوەندەکانی تەنانەت ئەمریکا و یەکێتی ئەوروپا ناکەونە مەترسیەوە لە ناوچەکە؟ و ئەمە خاڵی دووهەم ئەگەر هات و عێراق هەڵوەشایەوە کە عێراق هەڵوەشانەوەی عێراق یعنی ڕاستەوخۆ بتەوێ و نەتەوێ بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ بەسەر لە نوێ دروستکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین، دروستکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین بەر تورکیاکەوێ، بە وڵاتانی کەنداوەکەوێ، بەر ئوردونەکەوێ، بەر سووریاکەوێ، بەر کۆماری ئیسلامی ئێرانەکەوێ. ئەمە خاڵێکی ترش ئەگەر هات و ئەمە ڕوو بدات، ئەو کاتە یەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە سەرپەرشتی سیستمی ئەنتەرناسیۆنالەکەن لە بەردەم بەرپرسیارەتێکی زۆر گەوران کە ئەبێ هاوڕێیەتی ئەم گۆڕانکاریە گەورە بکەن. خۆتەزانی لە ناو سیستمی ئەنتەرناسیۆنالە ئەوەی کە زۆر لێ ئەترسن ئەو شتەیە کە پێ وترێ مەجهول، ئەوان لەگەڵ معلومە مامەڵە ئەکەن. عراقێکیان پێ باشە کە بۆک ئەوەی کە زانراوە هەیە مامەڵەی لەگەڵ بکەن، نەک لەوەی کە عراقێکی هەڵبۆشێتەوە کە نەزانن کە خۆیان بۆ ئامادە نەکرد بێ. ئەوە خاڵێکی تریش بگەڕێمەوە سەر هێرم چونکە بەلامەوە گرنگە. ئەگەر هات و شەڕی ناوخۆ لە عێراقا دروست ببێ و ئەم دوو بەرەیە بەریەک بکەون بەو شێوەی کە ئێمە خەیاڵدانی ئەەکەین بەو هەموو چەکە قورسەوە، پێت وان نەبێت کە تورکیا بێلایەنە بێ، پێت وان نەبێت کە کۆماری ئیسلامی ئێران بێلایەنە بێ، پێت وان نەبێت کە وڵاتانی کەندا و بێلایەنە بێ، و پێشت وان نەبێت کە ئەوانەی کە ئەڕۆنە ناو جەنگەکەوە هەموو کارتەکانی فشار بەکار نێنن بەرامبەر هەرێمی کوردستان بە هەردوو زۆنەکەەوە، زۆنی سەوز و زۆنی زەرتەوە بۆ ئەوەی هەڵوێست وەربگرن. و ئەگەر هات و هەڵوێستیشان وەرنەگرت ئەو کاتە ئەتوانن بەدەیان کاتی فشار بەکار بێنن بۆ ئەوەی هەرێمی کوردستان بخەنە دۆخی نائارامی و
نائاسایش و ناگەشەی ئابوووریەوە بتەوێت هەموو ئەمانە واکەن کە بەڵێ هەرێمی کوردستانیش ڕاستەوخۆ نەک ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ معنی بێ بەوەی کە لە بەغا ڕوو ئەدات ئەمە وەڵامی پرسیار بەشی دومی پرسیارەکەت هەرێمی کوردستانە بێت چی هەرێمی کوردستان ڕاستەکەی با من ڕاستگویانە پێت بڵام ئەوەی کە ئێستا پێویستەتی یەکەم سیاسیە کۆدەنگێکی سیاسی کە نیمانە تۆ تەماشاکە لەسەر پرسی سەرۆک کۆمار و وەزیری دەرە و پۆستەکانی بەغا چیمان بە یەکتری نەکرد کۆدەنگی سیاسی ئەگەر بێت و ئێمە بەرپرسیارانە مامەڵە بکەین ئەوە خاڵ یەکەم خاڵی دووهەم تەنانەت پێش کۆدەنگی سیاسیش بریتێ لە دوورخستنەوەی ئەو مەترسیە گەورەی کە لەسەر هەرێمی کوردستانە کە بریتێ لە یەک نەخستن ناڵم یەک نەخستنەوە هەرگیز یەک نەخستن یەک نەخستنی هێزی پێشمەرگە تۆ نابێ حیزب پێشمەرگەی دوای دێنێ هەر پێشمەرگەیەک هەر پێشمەرگێک لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بوونی هەبێ جگە لە میلیشە هیچ شتێکی تر نییە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە هێزی چەکداری هەبێ و بەس حیزبەکانی کوردستان ئەبێت تێ بگەن لەوەی کە ئەو سەردەمە بەسەر چووکە ئیتر حیزب چەکداری هەبێ مادەم تۆ حکوومەتێکی هەرێمی کوردستانت هەبێ سەرۆکی حکوومەت پارتیە جێگری سەرۆکەکەی یەکێتیە وانە وەزیرەکەی ئەگەر پارتی بێت جێگرەکەی یەکێتیە بە ناوی چ شەرعیەتێکەوە حیزب ئەبێ پێشمەرگ چەکداریە بێمە منە قامە مەترسیە بەسەر هەرێمی کوردستانەوە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێن لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە خاڵی سێهەم بریتێ لە ئابووری کوردستان تۆ ئەگەر شەڕێک لە عێراق هەبێ یەکسەر ڕاستەوخۆ ئابووری عێراق دائەڕمێ ئەگەر تۆ ئابووریەکی سەر بە شێوەیەکی ڕێژەیش بووە سەربەخۆیت نەبێ بێگومان ئەو کاتە تۆش تووشی ئیفلاسە بی و ئەو کاتە بتێونەتەوێت قەیرانی زۆر گەورە ڕوبەڕوو دەبێتەوە خاڵی کۆتایش کە بەلامەوە زۆر گرنگە ئەوەیە کە دیپلۆماسیەتی جەستەی دیپلۆماسی هەرێمی کوردستان کە وەکو پێویست ئەکتیف و چالاک نییە ئەبێ زۆر چالاک بکرێ بەڕادەیە کە بتوانێت پەیوەندێکی زۆر تەندروست لەگەڵ وڵاتانی سیستمی هەرێمایەتی و جیهانیە دروست بکات. زۆر باش کاکتۆر جەنابەت لەماوەی ڕابردوودا هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش کۆمەڵی دیداری سیاسی گرنگت ئەنجام داوە لە چوارچەوەی بابەتێکیشدا ئەمەت خست بۆ بەردیدی خوێنەرانتان پێت وایە ئەم کۆدەنگە نیشتیمانەی کە جەنابەت باسی دەکەی لە هەرێمی کوردستاندا بوونی نییە هۆکاری سەرەکی لە شوێوەیە کام لایەنە بربەستە لەو بۆ ئەوەی کە کۆدەنگی نیشتیمانی هەبێت پێگەی کورد زیاتر بەهێز بکرێتەوە لە بەغداد ئەزانی چۆن بەتەنها لایەنێک نییە و بەتەنها هۆکارێک نییە و بەتەنها هەڵوێستێک نییە من هەمیشە ئەمە دووبارەکەمەوە ئەوەی کە وا ئەکات کۆدەنگی نیشتمانی نەبێ تراکتۆری ئابووری سربەخۆت نەبێ هێزی پێشمەرگە یەکی نەگربێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێرابێ لەبەر ئەوەی کە تۆ دۆخێکت هەیە کە وای کردو ئەمە بەرهەم بێنێ ئێستا پرسیارەکە من بەم شێوەیە حەقەتۆ بیکەیت ئایا نوخبە و دەستەبژێری سیاسی و ڕۆشنبیری کوردی کاتی ئەوە نەهاتۆ کە بەرپرسیارانە لەگەڵ ئەم دۆخە ماماڵە بکەن ئایا کاتی ئەوە نەهاتۆ کە پرسیاری ئەوە لە خۆیان بکەن کە دوو جۆر لە بەرژەوەندی هەیە بەرژەوەندی حیزبی هەیە و بەرژەوەندی نیشتمانی هەیە لەو شوێنەی کە بەرژەوەندی حیزب لەگەڵ بەرژەوەندەکانی نیشتمان و ئەمنی قەومی هەرێمی کوردستان هەیەک ناگرێتەوە ئەبێ بەرژەوەندەکانی حیزب بکرێن بە قوربانی بەرژەوەندەکانی ئەمنی قەومی کوردستان ئێستا با بڵێن کاتی ئیمتیحانە گەورەکەیە ئێستا پارتی وێکێتی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و هەموو گۆڕان هەموو حیزبەکان لەو پەڕی لیبراڵەوە بۆ ئەو پەڕی ڕادیکال لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست لەو پەڕی ئیسلامیەوە بۆ ئەو پەڕی ئەلمانی لە بەرامبەر ئیمتیحان و تاقیکردنەوەیکی زۆر گەوران چیتان بەلاوە گرنگە نیشتمانیا حیزب ئەبێ هەڵبژێرن بەرژەوەندی و ئەمنی قەومی هەرێمی کوردستان یا بەرژەوەندی و ئەمنی حیزبەکانی خۆتان ئەگەر وەڵامی ئەم حیزبانە یەکەمیان بێت کە بریتێ لە ئەمنی قەومی هەرێمی کوردستان بەڕاستی بەڵگە نەویستی کۆدەنگی سیاسی و کۆدەنگی سەربازی و کۆدەنگی ئابووری ئەبێ دوێنێ بکرایە نەک ئەمڕۆ ئەبێ ئەمڕۆ بخرێک نەسبێنێ چونکە هەلومەرجەکە بەرەو تراژیدای زۆر گەوراوە. بەڵێ زۆر باش کاکتۆرگیان بەڵێ جەناب تاگەداری لە ماوەی ڕابردوویان لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراقدا لۆبی کورد زۆر بەهێز بوو کورد دەنگی باشی هەبوو هەمووش هەوڵیان بەوە بوو کە داخوازەکانی کورد لە جێبەجێکردنی مادەی سەوچ لە خۆی ببینێتەوە بەڵام ئێستا خۆتەزانی ئەمە کورد کراوەتەوە بۆ ناردن و نەناردنی 200 میلیارد دینارەکە ئایا بەڕای جەنابتان ئەمە پاشەکشە نییە لە هەڵوێستی کورد لە بەغدا؟
بتێونەتەوێت لە 2023 2005 2008 2014 کورد ئەکتەرێکی گەورە بوو لە داڕشتنی سیاسەتی عێراقیە و لە داڕشتنی سیستمی عێراقیە بەڵام دوای ئەوە لە 2014 بەولاوە بە تایبەتی ئەتوانم ورتری بکەمەوە بڵم دوای جەنگی داعش ئیتر ئێمە کورد بە کۆمەڵێک هۆکار وای کرد کە ئێمە لە پەراوێزە یاری بکەین نەک بەتەنها کورد سونەش کورد و سونە ئیتر دوو ئەکتەری باڵا و یەکلاکەرەوەی یاریەکانی عێراق نین بە پێشەوانەوە کورد و سونە بە شێوەیەک لاواز بوون کە پێکاتەی شیعات دەست بگرێت بەسەر هەموو مەراکیزەکانی قەرارە من هەمیشە ئەڵم تۆ سەرۆکی کۆمارت هەیە وەکو پۆست بەڵام سەرۆکایەتی کۆمارت نییە تۆ وەزیری دەرەوەت هەیە بەڵام وەزارەتی دەرەوەت نییە تۆ سەفیرت هەیە بەڵام سەفارەتت نییە بۆ چونکە مەراکیزی قەرار و ناوەندەکانی بڕیار لە دوای جەنگی داعشەوە پێکاتەی شیعە هەر هەمویان کۆنتترۆل کردو بۆ خۆیان و ئەمەش واکات لەوەی کە کورد و سونە ببن بە دوو ئەکتەری پلە دوو یاخود لاوەکی لە هاوکێشەی عێراقیە بۆ ئەوەی کە کورد بتوانێت پێگەی بەهێزی خۆی لە بەغا وەربگرێتەوە ئەوە ئەو شتانەی کە لە وەڵامی پرسیارەکەی پێشودا پێم وتیت زۆر گرنگە بەڵام ئەگەر کورد بێوێت تەنها وەکو ئەکتەرێکی پلە دوو مامەڵی لەگەڵا بکرێت وەکو ئێستا مامەڵی لەگەڵاکرێت وەکو سونەش بێگومان ئەو کاتە با ئەو دۆخەی دابڕان و دڕان و ئەو ترازانەی کە ئێستا هەیە با قوڵتری بکەنەوە بەڵێ زۆر باش کاتۆر جەنابەت بەپێی ئەوەی کە بەرپرسی سەنتەری توێژینەوەی فەڕەنسی بۆ کاروباری عێراق دەمێت ڕای سەرنج جەنابەت بزانم وڵاتانی دەرەوە ئەوانەی خۆیان بە دۆستی عێراق دەزانن دەوریان چی دەبێت لە کبکردنەوەی ئەو ئاگرەی خەریکە لە عێراقدا بەڵەسەکەی ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبێ و هەمووی بەیەکەوە ئەسووتێنێت ئەزانی چۆن ئەمەش پرسیارێکی جوانە وڵاتانی یەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە چاوێکیان لەسەر عێراقا ئەوەندەی من ئاگادار بم هەموو ئەو شوێنانەی کە لە وەزارەتی دەرەوەی هەر وڵاتێکە ناوەندێکەیە بە ناوی ناوەندی ئیدارەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یا ئەفریقای باکوور ئەو پەیوەندی ئەوەی کە چۆن تەرجەمەیەکەن گرفت نییە ئەو ناوەندانە کە بەڕێوبەرێکیان هەیە زۆر بە وردی ئێستا متابعی عێراقەکەنە زۆر زیاتر لە یەمەن زۆر زیاتر لە لوبنان تەنانەت زۆر زیاتر لە لیبیا چاوی یەکەمیان کەوتوتە سەر عێراق بەڵام ئەوەنە بەس نییە ئەوەی کە زۆر گرنگە کە ئەم وڵاتانە بیکەن یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەوەیە کە ئەم دۆسیەیە تەنها بەو ناوەندەی بەو بەڕێوبەرانەی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا نەسپێرن بەڵکو لەسەر ئاسی سەرۆکەکان و بەلای کەمەوە لەسەر ئاستی وەزیرەکانی دەرەوە ئەبێتە دەستێوەردان بکەن بەداخەوە دیسانەڵەن بەداخەوە جەنگی ئۆکرانیا وای کردووە کە ئەکتەرە پلەیەکەکانی دەسەڵات لە یەکێتی ئەوروپا و لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو پێویست نێنە پێشەوە لە دۆسەی عێراق بۆ نمونە ئایا تۆ بریت ماکۆرگت بینی لە عێراقا لە ماوەی پێشوە نەتبینیوە نەهاتووە و هەروەها بۆ نمونە بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقای باکووری ئەڵمانیت بینیوە ئیتالیت بینیوە سویدت بینیوە یاخود فەڕەنسیت بینیوە نەتبینیون ئەوانە نەهاتوون ئێستا ئەوەی کە مامەڵەی لەگەڵاکرێ یا سەفیرەکانن مامەڵەی لەگەڵاکەن لە بەغا یاخود لە باشترین دۆخە ئەو بەڕێوبەری ئەفریقای باکوور ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقای باکوور ئەوەنە بەس نییە بەڕاستی ئەگەر بێت و لەم ئاستا بمێنێتەوە ڕۆڵی کۆمیونۆتەی ئەنتەرناسیۆنال با بڵێن جڤاتی ئەنتەرناسیۆنال و هێزەکانی سیستمی ئەنتەرناسیۆنال ڕۆڵێکی یەکلاییکەرەوە نابینێت ئەوەی کە ڕۆڵی یەکلاییکەرەوە ئەبینێت ئەم سێ پەرژینەی ترن پەرژینی یەکەمیان بریتیە لە وڵاتانی هەرێمایەتی تورکیا وڵاتانی کەندا و کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم مەرجعیەت خاڵی سێمیش خودی ئەکتەرە لۆکاڵەکانی عێراق ئەوروپی نییە یاخود ئەمریکا نییە لە عێراقدا کە گۆڕەپانەکان بەم شێوازە چۆڵ کردووە بۆرە پرسیارەکەت نەگەشتم پێتوانی ئەمە پاشەخشەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە عێراقدا کە گۆڕەپانەکان چۆڵ کردووە بۆ وڵاتانی هاوسێ عێراق با ئەمە پاشەکشەیە ئەم پاشەکشە لە ساڵی 2011ەوە دەستی پێ کردووە و کاتێک باراک ئۆباما سوپای ئەمریکی بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ لە عێراق کشاندەوە
ئەوە وای لێکرد تەنها 4-5,000 سەربازێکی ئەمریکی لە عێراق مێنێتەوە چونکە ئەسڵن باوەڕی هەر بەوە نەمابوو نەکە لە عێراق بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شا بمێنێتەوە ئەوە بەڵام ئەوەی وای کرد کە ئەمریکیەکان بە شێوەیەکی کاتی بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق بە تایبەتی جەنگی داعش بوو واگەر باتات و خلافەتەکەی داعش دروست نەبووە زۆر ئەستەم بوو کە ئەمریکا بگەڕایەتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای کۆتایی جەنگی داعش خۆتەزانی سەر لە نوێ پاشەکشەی ئەمریکا دەستی پێکرد و ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتەکەی کازمی و واشنگتۆن ناکرا لەسەر ئەوەی کە هێزی چەکداری و هێزی جەنگاوەری و شەڕکەری ئەمریکی بە تەواوی عێراق بەجێبێڵێ ئەمریکیەکان زۆر جدین لەوە چونکە نایەنەوێ بەڕاستی لە عێراق بمێنەوە و خاڵێک ئەوە داتایەکی کۆنکرێتی داتای دوهەمیان بریتێ لەوەی کە عێراق چ بۆ وڵاتانی ئەمریکا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بووبووە و چی بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا گرنگیەکەی جارانی نەماوە سنتراڵی و ناوەندیەکەی جارانی نەماوە و تاکە وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە سنتراڵ بێ و کە بەهایەکی زۆر گەورەی بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا هەبێ بریتێ لە کۆماری ئیسلامی ئێران و پیان وایە یەکلایکردنەوەی گرفتەکانیان ناکۆکیەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە واتە چارەسەرکردنی گرفت لە عێراقا چارەسەرکردنی کێشە لە لوبنانە چارەسەرکردنی جەنگی ناوخۆ لە یەمەنە و تەنانەت چارەسەرکردن بە جۆرێک لە جۆرەکان چارەسەرکردنی گرفتی لیبیاشە بۆیە ئەوان پیان وایە تونێلە گەورەکە کە هەموو گرفتەکانی پیاتێپەڕێ کۆماری ئیسلامی ئێرانە هەموو ڕێگاکان ئەمان بنەوە بەسەر بەرەوتاران بۆیە عێراق تەنها وەکو کارتێکی فشار لە هاوکێشەی ئێرانیە تەماشاکرێ و بەس. بەڵێ زۆر باشە کاک دکتۆرگیان لەم ڕۆژانی ڕابردوودا جەنابەت ئاگاداری سەرۆک کازمی کۆبوونەوەیەکی فراوانی لەگەڵ سەرکردە عێراقیەکاندا کرد پێت وایە ئەم کۆبوونەوانە بەرهەمدار دەبن یان خۆ جەنابەت لە بابەتێکدا بە یاریەکی یەکگۆڵی وێنات کردووە ئایا بەڕاستی ئەمە یاریە گۆڵیە؟ تەماشاکە کاتێک یاری ئەکرێت هەمیشە دوو تیم ئامادەیە وانە تیمی یەکەم و تیمی دوم یاخودا دوو تیم ئەگەر هاتوو بە تەنها تیمێک هاتە ناو ساحەکەەوە ئەو کاتێک تۆ ناتوانانی یاری بکەیت بەرامبەر کێ یاریەکەی مەگەر هەر ئەوانەی کە یاریزانن ئەزانی یەک گۆڵی یانیشی کاتە تۆ هەر گۆڵ لە خۆتەکەی هەر لە نێوان خۆتان یاریەکەی هەر هێرشبەرەکانی خۆت و بەرگریکارەکانی خۆت و ئەوانەی کە لە خەتی وەسەتا یاریەکەن پاس بە یەکتریە دەن و دوایی گۆڵ لە گۆڵچەکەی خۆیانەکەن کۆبوونەوەکەی بەخاوا بوو سەرەتا ئەبێ ئەمە هەمومان دەستخۆشی لە بەڕێز مستەفا کازمی بکەین کە یعنی بە نێتێکی باشەوە هەوڵی داوە کە عێراقیەکان کۆ بکاتەوە بەڵام نێتی باش بەس نییە کە تۆ بە تیمێکەوە بڕیتە ناو ساحەکە بۆیە من پێم وایە دەرەنجامی کۆبوونەوەکە بەداخەوە مادەم یاریکردنی تیمێک بوو لە نێو خۆیانە هەر لەو چرکە ساتەی کە ڕۆژنە ناو هۆڵەکە دەرکەوت کە سەرکەوتن بەدەست نایێنێ و ئەمڕۆ تویتەکەی وەزیری قائیدمان بینی وەزیری مقتەدا سەدر بە چۆن بە گاڵتە پێکردنەوە تەنها یەک وشەی ئیجابی تیا بوو ئەوش کە سوپاسی سەرۆک وەزیرانی کرد کە کۆبوونەوەکەی کردووە جگەلەوە هەر هەمووی نێگەتیڤ هەر هەمووی ڕەتکردنەوە بوو دە تۆ چۆن نەتوانی کۆبوونەوەی بکەی لەسەر ئاشتەوایی نیشتمانی بۆ چوونە دەرەوە لەو کۆڵانە داخراوە بەبێ ئەوەی تیمی دووهەم ئامادە بێ کە یاریەکەت لەگەڵ بکە. بەڵێ کاکتۆر بینەوە سەرباسی کوردستان کات دکتۆر خۆتەزانین چەند مانگی داهاتوو هەرێمی کوردستان دەکەوێتە بۆ شایاسەوەگە هەڵبژاردن ئەنجام نەدرێت پێت وایە بڵێم دروستتر بڵێم ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ناوبانگی هەرێمی کوردستان لە دەرەوە لە کەدار دەکات یاخود بۆ شای یاسایی دروست دەبێت؟ هەموو حیزبەکانی کوردستان ئەگەر بێت و بەرپرسیار بن لە بەرامبەری هەرێمی کوردستان بەرپرسیار بن لە بەرامبەر سومعەی هەرێمی کوردستان بەرپرسیار بن لە بەرامبەر ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە و بەرپرسیار بن لە بەرامبەر بەرژەوەندەکانی ئەمنی قەومی هەرێمی کوردستان نابێ یەک ڕۆژ هەڵبژاردن دوا بکەن زۆر هەڵەیە نازانم ئەم قسانەی من وازحەیەنا زۆر هەڵەیە هەڵبژاردن یەک ڕۆژ یەک دەقە لە کاتی خۆیان دابخەن لەبەر چی لەبەرەوەی با من ئەمەت پێ بڵم ئەوەی کە هەرێمی کوردستانی کردووە بە هەرێمی کوردستان لەبەر ئەوە نییە کە تۆ عێراقێکی دیموکرات خوازت هەیە کە باوەڕی بە مافەکانی گەلی کورد هەیە کە لایەنی کەمی حرەکەمی ئەم مافانە بریتێلەوەی کە هەرێمێکان هەبێت لە عێراق و لایەنە هەرە زۆرەکەی ئەوەی سەر بەخۆ بن و جیابن و ببن بە دەوڵەتێک لەبەر ئەمە نییە چونکە لە عێراق لە ساڵ 1921ەوە تا ئەمڕۆ نوخبەیەک نەبووە کە ئیمانی بەمە هەر
لەبەر ئەوە کە تۆ هەرێمی کوردستانت هەیە لەبەر ئەوە نییە کە سوپایەکی یەکگرتووی بەهێزت هەیە کە ئەتوانێت جەنگی تورکیا و جەنگی ئێران و جەنگی سووریا و وڵاتانی کەندا و جەنگی عێراق بکە نا سوپایەکی یەکگرتووت نییە کە هەرێمی کوردستانی بۆ دروست کردبی ئابوووریەکی بەهێزی قەتەریت نییە کە خۆی فەرز کردبێ بەسەر سیستمی ئەنتەرناسیۆنالە باش نییە تەنانەت تۆ کۆدەنگێکی سیاسیشت لەناو هەرێمی کوردستانە نییە کە وای کردبێ بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان خۆی فەرز بکات ئەوەی هەتەونیتە ئەو پشتیوانەیە کە زلهێزەکانی سیستمی ئەنتەرناسیۆنال بۆ تۆ هەیەە بۆ نمونە یەکێتی ئەوروپا وڵاتەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەمەت هەیە تۆ تەنها ئەم سەرمایە ڕەمزێت هەیە ئەم سەرمایە ڕەمزێش لەبەر کۆمەڵێک هۆکار پشتیوانی لە تۆکە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ جیاوازی لە عێراق کە تۆ جیاوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تۆ بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک دەستگای دیموکراتیت هەیە کە تۆ هەڵبژاردنت هەیە کە تۆ ڕێز لە دیموکراسی و مافەکانی مرۆڤ و مافی خۆپیشاندان و نازانم مافی کەمینەکان و هەموو ئەمانە ئەگری ئەگەر هات و تۆ ئەمانەت ئینتیها کرد ئەگەر هات و مافی خۆپیشاندانت ئینتیها کرد ئەگەر هات و ڕۆژنامە نووس یاخود با بڵێن ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی یاخود هەڵبژاردن یاخود بنەما دیموکراسیەکانت پێشێل کرد دڵنیا بە هەموو ئەمانە کارایی سەلبی دانن بەسەر سومعە و پێگەی هەرێمی کوردستان لای زلهێزەکانی سیستمی ئەنتەرناسیۆنال و ئەکە ئەمەش ناشرین بوو کە ئەمەش کارایی دانا بەسەر پێگەی هەرێمەوە دڵنیا بە ئێمە ئەو سەرمایە ڕەمزی خۆمان لەدەست ئەدەین کە وای کردووە هەرێمی کوردستان وەکو چوارچێوەیەکی دەوڵەتی لە ناو عێراقا هەبێت. بەڵێ دکتۆر گیان بە کورتی پێت وایە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا لە مەترسیدایە؟ نا پێم وانێت تا ئەم چرکە ساتە حەڕەشەیەکی جددی لەسەر دیموکراسی هەبێ لە هەرێمی کوردستانە بۆ چونکە تۆ تەماشاکە دیموکراسی خۆ شتێکی مجرد نییە هەرچەند ببوورە پێش ئەوەی ئەم وەڵامیان پرسیارەی تۆ بدەمەوە پێم وایە پرسی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق بە تایبەتی و هەرێمی کوردستان بە تایبەتی تر ئەبێ بە شێوەیەکی زۆر ڕێژەیی وەری بگرین چونکە دیموکراسی بمانەوێ نەمانەوێت لە ناو مێژوویەکە دروست ئەبێ لە ناو مێژوویەکە بینا ئەکرێ دیموکراسی بەتەنها بریتی نییە ئەڵێم بەتەنها بریتی نییە لە هەڵبژاردن بەتەنها بریتی نییە لە بوونی حیزبی سیاسی و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و بوو سەربەخۆیی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە مافی کەمینە بەتەنها ئەمە نییە بەڵکو پێش هەموو ئەمانەش کولتورێکە ئەبێت تاک کەسی فەرد لەسەری پەروەردە بکرێت لە ناویە دروست بکرێت لە ناویە بینا بکرێت بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانی وەکو پێویست تاکی کوردی لە ناو کولتوری دیموکراسیا بینا بکەین بە ماناقۆڵەکەی و بە مانا ستراکتۆرالەکەی بەڵام کە ئەمە مانوت ئەمە مانای ئەوە نییە کە دیموکراسی لە کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانی ئێمە نابێ بەو شێوە قەتعیە کار بکەین بەلای کەمەوە تۆ کۆمەڵێک حیزبت هەیە ئیسلامی ئەلبانی ناسیۆنالیست شاپ ڕاست لە کوردستانە ئایا هەڕەشە هەیە لەسەر ئەوە یەکێک لەم حیزبانە قەدەغە بکرێ و هەڵبۆشێنێتەوە تا ئێستا من ئاماژەیەک نابینم تۆ سەدان و بگرە هەزاران ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیت هەیە ئایا ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی هەڕەشەی لەسەرەوە هەیە هەڵبۆشێنێتەوە ئایا هیچ با بڵێن هەڕەشەیەکی لەسەر ئەوەی کە ئینقلاب بکرێ کۆدەتایەک بکرێ و سیستمی دیموکراتی هەڵبژاردن ئەوەی کە ئێستا هەیە بگۆڕێ بە سیستمێکی ناوەندگەرایی سوڵتەوی کە باوەڕی بە هەڵبژاردن هیچ یەکێک لەم ئاماژانە نبینم بەڵام لە هەمان کەتا ئەمە مانای ئەوە نییە کە تاکی کوردی هەمیشە تاکێکی چاودێریکاری ڕەخنەگر نەبێ بەسەر ئەو سیستمەی کە هەیە و لە هەر شوێنێکە کونێک مشکلەیەک خەلەلێک بۆشایەک دروست بوو بەڕاستەوخۆ ئاماژەی پێنێت بەڵێ کاکتۆر بەرە و کۆتایی بەرنامەکەم دەچین چەند پرسێکم ماوە بە کورتی گەوەڵام دەیتەوە باوێنەکە لە بەرچاوی بیدەرانی ڕوون بێت دڵنیام لە بەرچاوی جەنابەت ڕوونە ئەم پەرتەوازەی کە ئێستا لە نێو ماڵی کووردا هەیە ئایندەی کوردستان بەرەو کوێ دەبات بە کورتی بەس پاس دەکەم ئەو پەرتەوازەی کە ئێستا لە ناو ماڵی کووردا هەیە هەڕەشەیەکی ستراتیژیە بەسەر هەرێمی کوردستانەوە بەڵام هەڕەشەیەکی وجودی نییە هەڕەشە وجودەکە لای سیستمی ئەنتەرناسیۆنالە بەڵام هەڕەشەیەکی ستراتیژیە کە ئاکرێ گرفتی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست بکات. بەڵێ کاکتۆر لەماوەی ڕابردوودا لە ئەنجامی نمایشی هێزێکی سیاسی هێزێکی چەکبەدە سیاسی نەقدی چەند هێزێکی سیاسی کرد لە هەرێمی کوردستاندا کە چەکیان لەبەردەستدایە لە هەمان کاتیشدا دەستخۆشیت لە هێزە ئیسلامیەکان کرد کە زۆر میانڕەوانە چەکیان داناوە هەبوونی هێز یاخود هەبوونی چەک لە دەستی حیزبە سیاسیەکاندا مەترسی چییە بەڕای تۆ؟ مەترسی ئەوەیە کە هەر کاتێک ئێمە ناکۆک بووین ناکۆکیە سیاسیەکانمان
لە ڕێگای چەکەوە یەکلای بکەینەوە ئەوەیە. دووهەم مەترسی ئەوەیە کە هەر یەکێک لەو هێزانەکە لە ناو کۆمەڵگایە ئەژین گرفتێکی کۆمەڵایەتی دروستە بێ بەبێ گەڕانەوە بۆ دەوڵەت بۆ شەرعیەتی دەوڵەت چەکی میلیشایی بەکار بهێنرێ بۆ یەکلایکردنەوەی گرفتە کۆمەڵایەتەکە. گرفتەکە لەوایە کە ئەگەر ڕۆژێک ڕۆژنامە نووسێک ڕەخنەی گرت لە بۆ نمونەس هێزێکی چەکدار و فەرماندەیەکی چەکداری ڕۆژنامە نووسەکە لە بەردەمی ماڵی خۆیان بکوژێت بەبێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوور نووسیتەوە ئاگەنێت. ڕەخموش گرفتێکی تر ئەوەیە کە ئیتر تۆ بە شێوەیەکی گشتی کۆنتترۆڵی زەبر و زەنگ لە دەست ئەدەیت و وێنەی هەرێمی کوردستان ناشرین ئەەکەی کە ئەوەی کە ئێمە تا ئێستا لێی دوور بووین کە بریتە لەوەی کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی میلیشایی نەڕاتە ناو یادەوەری دەستە جەمعی سیستمی ئینتەرناسیۆنالەوە تۆ لەم ڕێگەوە ئەیخەیتە ناو ئەو یادەوەریەوە. بۆیە من پێت ئەڵێم هیچ حیزبێک لە هەرێمی کوردستانە نا بە زمانێکی تر با پێت بڵێم جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ لایەنێک هیچ گروپێک هیچ حیزبێک شەرعیەتی ئەوەی نییە و مافی ئەوەی نییە هێزی چەکداری هەبێت. هێزی چەکداری هەبوو هەر حیزبێک لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هێزی چەکداری هەبوو جگە لە میلیشیا هیچ شتێکی تر نییە و هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەو میلیشیانەی لە باشوور و لە وەسەتی عێراقن لەگەڵ ئەو میلیشیانەی کە لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژنەوە لە عێراق زۆر سپاس بەو دەرفەتە زۆر سپاس کە لە ڕێگەی سکایپەوە لە فەڕەنسا لەگەڵمان بوویت. سپاس بۆ جەناب. سپاس بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تا ئەم چکە ساتە لەگەڵماندا بوون سپاس بۆ هاوکارانم تا دارێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.